کوردستان لە بەردەم هەوڵێکی تری نێوەنگیری لە نێوان پارتی و یەکێتی و پەکەکە. عوسمان بایدەمیر و عەدنان موفتی دەتوانن لە نێوەنگیری لە نێوان پارتی و یەکێتی و پەکەکە سەرکەوتوو بن؟ پلانەکەیان بۆ ئەم هەوڵە چییە؟ ڕەنگە باشترین دەستپێک بۆ قسەکردن لەسەر یەکخستنەوەی ناوماڵی کورد ئەم شیعرەی حاجی قادری کۆیی بێت کە زیاتر لە سەدە و نیوێک پێش ئێستا وتوویەتی تا ڕێک نەکەون قەبیلی ئەکراد هەروە دەبنە خراپە ئاباد ئەنواعی میلەل لە گەورە تا چووک خەمڵی و مەمالیکی وەکو بووک. حاجی قادری کۆیی ئەم شیعرەی بۆ پەرتەوازەی ناوماڵی کورد گوتووە بۆ ئێستاش هەر دروستە چونکە وەک دەبینرێت کورد تا ئێستا هیچ دامەزراوەیەکی نییە کە لەسەری کۆک بن. ماوەی ڕابردوو چەند جارێک هەوڵی ئەنجامدانی کۆنگرەی نەتەوەیی دراوە بەڵام بەهۆی قوڵی ناکۆچیەکان شکستی هێناوە. لە نوێترین هەوڵدا بۆ یەکخستنی ناوماڵی کورد کۆمیتەی دیالۆجی ناوخۆیی بۆ ئاشتەوایی دەستی بەکارەکانی کردووە. دیارترین کەسایەتیەکانی ناو ئەم کۆمیتەیە لە باکوور عوسمان بایدەمیر و لە باشووریش عەدنان موفتیە. ئەم دوو کەسایەتیە لە نێولایەنەکان خاوەنی کەسایەتی خۆیان و گوێ لێگیراون. ئامانجی سەرەکی کۆمیتەکەش هێنانەدی ئاشتەواییە لە نێوان سێ هێزی سەرەکی پارتی و یەکێتی لە باشوور و پەکەکە لە باکوور. کۆمیتەکە تاکو ئێستا یەک بەیان نامەی بڵاو کردووەتەوە جگە لە ئەنجامدانی کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەی نافەرمی لەگەڵ بەرپرسانی باڵا و کەسە یەکەمەکانی ئەو سێ هێزە، بەڵام بە شێوەی فەرمی تاکو ئێستا هیچ کۆبوونەوەیەک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان ئەنجام نەدراوە. کۆمیتەکان لە ڕاگەیەندراوەکەیاندا گەشتبینانە ڕایانگەیاندووە ئەنجامە سەرەتاییەکانی ئەم هەوڵانە هیوابەخشن هەرچەندە ئاڵۆزیەکان سەختن و دابرانەکان کێشەی قوڵیان دروست کردووە. ئەمە شوا دەکات پرۆسەکە دوور و درێژ بێت و هەوڵ و تەقەلاکان بێوچان بن و پشتیوانی هەموو لایەکیان دەوێت بۆ ئەوەی بگاتە ئامانجێکی ئەرێنی. یەکەم ئاڵنگاری کە هاتۆتە پێش کارەکانی ئەم کۆمیتەیە شکستی هەوڵی کۆبوونەوەی باڵای نێوان پارتی و یەکێتیە. بە گوێرەی ڕاگەیەندراوی هەردوولا لە شەمەی ڕابردوو ئامادەنین بە بێمەرج لەگەڵ یەکتر کۆ ببنەوە هاوکات بەهۆی دابەشبوون و وابەستەبوونی بەشێک لەلایەنەکان بە ئەجێندای وڵاتانی ئیقلیمی ئەگەری ڕێککەوتنی ئەو سێ لایەنە قورستر بووە. پێشتری شکارەکانی کۆنگرەی نەتەوەیی لە ساڵی 2013 بۆ ڕێکخستنەوەی نێوماڵی کورد بە هۆی ڕێکنەکەوتنی پارتی و پەکەکە شکستی خوارد. چاوەڕێ دەکرێت ئەگەر ئەو هەوڵە بچێتە قۆناغی ئاشکرا دووبارە تورکیا فشارەکانی زیاتر بکات بۆ لەبەربردنی. هەروەک چۆن شکست بە هەوڵی ئەمریکا و مەزلوم کۆبانی هێنرا لە ڕۆژئاوا بۆ یەکخستنەوەی ناوماڵی کورد و نێوەنگیری نێوان حیزبەکانی یەکێتی نیشتیمانی لە ڕۆژاوا و ئانەکەسا. ئەویش بەهۆی پێشوازی لە وەفدێکی ئیتیلافی ئۆپۆزیسیۆنی سووریا لە هەولێر لەلایەن بارزانی و حکوومەتی هەرێم و ئەنەکەسا. ئەم ئێتیلافەی کە وەک چاودێران دەڵێن ڕۆڵی هەبووە لە داگیرکاریەکانی تورکیا لە ڕۆژاوای کوردستان لە کۆبوونەوەکانی ئێتیلافەکە لە هەولێر کە گومان دەکرێت بەدەست پێشخەری تورکیا بوو بێت پێشنیاری بەشداری ئەنەکەسا لە دەسەڵاتی ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوا و کردنەوەی ئۆفیسی ئەو ئێتیلافە لە هەولێر کراون. ئەو بەرەو پێشچوونەش بۆتە هۆی هەڵپەساردنی سەرجەم کۆبوونەوەکانی ئاشتەوایی لە ڕۆژاوا. بۆیە چاوەڕێ دەکرێت ئەگەر ئێرادەیەکی بەهێز نەبێت بۆ ڕێککەوتن جارێکی تر ئەم هەوڵەش وەک ئەوانی پێشخۆی بە فشاری هێزی ئیقلیمی لەبار ببرێت.